حبيبي رافض الله يسعدك. الله يسلمك. بەڕێز باوکی ڕوقیە ڕافت حسێن خدا یارمەتیتان بدات دەمانەوێت بپرسین هاتنتان بۆ ئەحماوە بەرنامەتان چی بوو؟ دەتانویست چەند ڕۆژ بمێننەوە بەرنامەکە چی بوو؟ چۆن کاتەکانتان لێرە بەسەر دەبرد ڕووداوەکە چۆن ڕوویدا؟ چۆن چوونە خوارەوە ئاوەکە چۆن کچەکەی برد؟ وەڵا بەرنامەمان ئەو بوو هاتین لێرە بگەڕین کات بەسەر بەرین. ئەمە یەکەم جارمانە دین بۆ گۆڕینی کەشوهەوا ویسمان 4 بۆ 5 ڕۆژ لێرە بمێنینەوە و بگەڕینەوە بۆ ئەوەی کەمێک کەشوهەوا بگۆڕین. چ ڕۆژێک هاتن؟ ڕۆژی سێشەمە بەڵێ ڕۆژی سێشەمە هاتینە ئێرە و گەیشتین بەیانی لە حلەوە بەڕێکەوتین و نزیکی کاژمێر 4 گەیشتینە ئێرە. ئۆتۆمبیلەکەمان ڕاگرت کەلوپلەکانمان هێنایە خوارەوە بەڵام نەکەمووی بە یەکجار بە بەش هێنامان ژنەکان و منداڵەکانمان لەگەڵدا بوو. هاتینە سەرەوە و ئەم شوێنەمان بەکرێگرت دەستمان شۆرد. ژنەکان خەریکی ئامادەکردنی نانی یۆڕۆ بوون بەڵام هەندێک کەلوپەلمان هێشتا لەناو ئۆتۆمبیلەکەدا مابوو کە پێویستمان پێی بوو. چوین شتەکان بێنین چوینە خوارەوە بۆ لای ئاوەکە و دواتر هاتینەوە سەرەوە شتەکانمان هێنا دەمانویست نانی نیۆڕۆ ئامادە بکەین و بیخۆین برسیمان بوو. واتە سەرەتا منداڵەکان چوونە خوارەوە بۆ ناو ئاوەکە؟ بەڵێ چوونە ناو ئاوەکەوە بەڵام هێنامان نەسەرەوە لەگەڵ خۆمان کاتێکاتی نەسەرەوە ئەوان چوونە سەرەوە و دانیشتن. ئێمەش دەستمان کرد بە ئامادەکردنی کاروباری خواردن. هەندێک کەلوپەلی ترمان پێویست بوو لەناو ئۆتۆمبیلەکەیە چوین هێنامان گەڕاینەوە. کاتێک گەڕاینەوە لەو ماوەیەدا ڕوقێمان دیار نەما لێرە نەبوو نەمان دۆزیەوە. چوویتە خوارەوە بۆ ناو ئاوەکە؟ من ڕاستەوخۆ لەو کاتەدا چوومە خوارەوە بۆ ناو ئاوەکە کاتێک چوومە خوارەوە هیچم نەدۆزیەوە تەنیا نەعلەکەی نەبێت. باش ئێستا پێویستان بە چی هەیە؟ هەڵوێستی ئیداری ناوچەکە لەگەڵتان چۆنە؟ باری خێزانەکان چۆنە؟ خەڵکی زەڵم خەڵکی ناوچەکە چۆن لەگەڵتان؟ وەڵا خەڵکی ناوچەکە هیچ کەم تەرخەمێکیان نەکردووە هەروە ئیدارە و خەڵکی ناوچەکە لوێسی شەرفمەندانەیان لەگەڵ ئێمەدا هەبوو. هەروە حکومەت و مولایەنە پەیوەندیدارەکانی ئێرە خەڵکێکی زۆر باش و میهرەبانن. خوا شاهیدە کەم تەرخەمیان نەکردو لەگەڵمان نە لە خواردن نە لە خواردنەوە بەڵام ئێمە ئەم بەڵایەمان بەسەرە هاتووە بەڵایەکی گەورەیە داوا لە خوا و حکومەت و خەڵکی باشەکەین هاوکاریمان بکەن بەڵکو بەویستی خوا تەرمەکەیمان دەستکەوێتەوە. بتي اي والله بس هاي نطلبها وشكرا.